پرسێک هەیە لە تورکیا کە پرسی کورد و دیموکراسیە و ململانی هەیە و ئەوە یەکەم جاریش نییە ئەم شێوازایە ئەو ڕێگایە دەجدێتە بەر بۆ کۆتایی هاتن بۆ کێشەی کە بە دڵنیاییەوە مێژوو و ڕووداوەکان سەلماندیانە کە جگە لە زیانگایاندن بە ژیان و ماڵ و چارەنووسی میلەتانی تورکیا و بە تایبەتی ئەو تورک و کورد هیچ قازانجێک ناکە نە تورکیا و واجبی عێراق و هەرێمی کوردستانیشە پارێزگاری لە سەروەری خۆی بکە و هەوڵ درێت کێشەکان بە شێوازێک چارەسەر بکرێت کە لە خزمەت ئاشتیدابی لە خزمەت سەقامگیری ناوچەکەدابی چونکە شەڕ جگە لە زیانگایاندن بۆ ناوچەکە هیچ سوودێکیکە ناگەینی و هیچ نەتیجەکیشی نابیت شەڕ ئەنجامدان لە وڵاتێکی تر و هێرش بردن بۆ وڵاتێکیکە شەڕە دژی وڵاتەکە دژی میلەتەکە لەبەر ئەوە ئێمە دەبێ دژی ئەو ئامرازە بۆستینەوە کە هیچ لایە قازانجی لێ ناکە کە ئەوی شەڕ و پەلاماردان و کێشەیە هەوڵ درێ هانی لایەنە سیاسیەکان بدرێ بۆ ئەوەی کێشەکە بە گفتوگۆ چارەسەر بکرێت